ئیسلام بە غەریبی دەستی پێ کرد و بە غەریبیش لەوێ دەربەدەر کرا، چونکە ئەگەر پێغەمبەر صلی الله عليه وسلم و یارانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە مەککە دەرنەکرایەن، ئازار نەدرایەن، ناڕەحەت نەکرایەن، لیان نەدرایە، نەکوژرایەن، دەرناچوون. و پێغەمبەر صلی الله عليه وسلم مەککە زۆر لای خۆشەویست بوو. کاتێ چێتە سەر کێوەکانی مەککە و بەجێی ئەهێڵێ ئەفەرمێ مەککە تۆ خۆشەویستترین جێگای خوای لە دڵی منە، ئەگەر قەومەکەت دەریان نەکردایەم هەرگیز دەرناچوو، هەرگیز دەرناچوو. نیشتمان خۆشەویستە، نیشتمان عەزیزە لە دڵی ئینسانە. بەڵام جاری وا هەیە ستەمکاران، زاڵمان، لە خۆبایی بووان، کافر و مشریکان نیشتمانەکەت لێ تاڵەکەن، وای پێ ئەکەن هیچ خۆشەویستی ئەو نیشتمانە لە دڵتا نەمێنی، و ئەگەر بیشمێنێت ناچار دەکەن بەجێی بێڵی. جا ئەوە خاڵێکە زۆر گرنگە ئێمە بیزانین کە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە خۆ لە مەککە دەرنەچوو، لە خۆ شاری خۆی بەجێ نەهێڵا.